باوکە باوکە چۆن هاتی ژوورێ کلیلم پێ باوکە لەبیر چوو بە من مەڵێ باوکە ئەمە چییە؟ چیتە ناو ماڵەکەشم بیدەوە خۆم باوکە ئێرە ژیانی توێیە چۆن هەستی دەی؟ بڕە دەرەوە لە دوکانەکەم تۆ ئێرە بەستی خۆ دروست کرد ناوێ بیدەی ناوێ بفرۆشی ئێرە تۆی باوکە تۆ لەکوێ دەزانی ئێرە من نیم بەس من نیم من و کوڕەکەمم باوکە کە لە قۆناغی ناوەندی بوو ئەو کلیلانەم پێبەخشی وە پێم وت کە وتت ئێرە ئی تۆیە من پیر دەبم ڕۆژێک دێ دەستەکانم دەلەرزێ من لە تۆ ون دەبم بەڵام تۆ دەیبینی تۆی تر بگەڕێەوە ماڵە باوکە ئەوەی ماوە تۆ من دەیکەم دەیڵێم تۆ نایڵێ تۆ ناڵێ کوڕەکەم دەیڵێ باوکە باوکە لە تۆ سێرم کە نایبینی بەڕاستی نایبینی کە من عومەرم بڕۆ دەرێ لە دوکانەکەم تۆ جنی تارمایی چی بڕۆ دەرەوە لە دوکانەکەم چی دەکەی لێم بدەی بڕۆ دەرێ لێت دەدەم لە ژیانەدا تۆ یەک جار لە منداوە باوکە زۆر تووڕە بووی میرت کەوتەوە بڕۆ دەرێ سوێن بەخوا لێت دەدەم هیچ شتێکی غەڵەتم نەکرد بوو کە لێت دام لەبەرەوەی کە تیاریم دەکرد دەنگە دەنگم دەکرد بۆی لێت دام منیش زۆر لە تۆ تووڕە بووم لە پێش نەگریام لە ژوورەوە گریام تۆ ئەم شتانە لەکوێ دەزانی تۆ ئەم شتانە نازانی زوو بڕۆ دەرێ لە دوکانەکەم دواتر لە نیوەی شەوێکدا سێرم کرد لە خوارەوە دەنجەکەیە دابەزیم لە هۆڵەکە بووی بۆ یەکەم جار باوکم بینی بەگریانەوە تۆ ئەم شتانە نازانی تۆ ئەم شتانە نازانی زوو بڕۆ دەرەوە لە دوکانەکەم لەلاب دانیشتم وتت کوڕم وتت ئەمڕۆ لە کار دەریان کردم وتت من چۆن ئێوە بەخێوکەم عومەر منیش پێم وتی من خۆم بەخێوتان دەکەم ڕۆژی دواتر قەرزت کرد و ئێرەت کڕی نابێ ئێرە بفرۆشی باوکە ئێرە هیمنا توی تر بڕۆ ماڵێ منی تر تەواوی دەکەم عومەر کوڕە بچووکەکەی خۆم ئیتر ئەوەندەش بچووک نیم باوکە بەڵام سیرکە باوەڕت پێ ناکەم من قەت باوەڕت پێ ناکەم کوڕم باوکە گەر باوەڕ بکەم ڕوون نییە بەرامبەرت وەستم دەڵێ چی باوکە من تۆم ڕەت کردەوە شەرمم لە تۆ کردەوە ئەوانە ڕۆیشتن باوکە ئیتر لە بیریان کە من بە کوڕەکەمم نەوت بە تۆ باوەڕ دەکەم نامتوانی لەو دنیا دۆزەخیە شتێک بڵێم ئەوە تا ئێستا دەیڵێ گەر من باوەڕ بە تۆ بکەم تۆ بەڕاستی عومەری منم
تۆ بەڕاستی کوڕی منی؟ تۆ گەڕایتەوە؟ گەڕامەوە باوکە. ئەو قسانەی دیکە ڕاستە؟ ڕاستن. ئەی کەوایە لەکوێ بووی عومەر؟ خێزانەکەت بۆ تۆ مردنی چێشت. نازانی لە دەستدانی ڕۆڵەمانای چییە؟ دەزانم هەرگیز ئەمانە نازانی. لەم دنیایەدا ناخۆشترین ئازارە. ماوەی 5 ساڵ تەنیا ڕۆژێکیش حەسابت بۆ ئەو ئازارانە نەکرد. تۆ لەکوێ بووی عومەر؟ بە دوای تۆڵەوە بوویت؟ ئێمە پرسەمان بۆ دانای. لە من گەڕێ، قەت بیرت لە دایکت کردوتەوە؟ چەندین ساڵ جەرگی دایکت سووتان. ئەی مەمەت، ئەو تازە پێدەگەیشت. لەکوێ بووی؟ بۆچی وەڵامی هاوارەکانیت نەدەدایەوە؟ دەهاتم. هاتی، ڕووی خۆت پیشان نەدا. دەستمانت گرت. عومەرت بە بیرمان هێنایەوە. بەڵام تۆ لەکوێ بووی عومەر؟ دەمویست بێڵێم باوکە. تەنها و تەنها تۆڵە نەناو مێشکتدا بوو کوڕم. من خەریک بوو لە نەخۆشخانە بمرم. دوا هەناسەم بوو. لەکوێ بووی؟ تۆ پێویستیت بە من بوو. من لەلات نەبووم. بەڵام کاتێ ئێمە پێویستمان پێت بوو تۆ لەکوێ بووی عومەر؟ هەمیشە لە پشتانەوە بووم باوکە. هەرگیز لێتان دوور نەبوومە. باشە مرۆڤ خێزانەکەی خۆی بەم حاڵە پەرێشانەوە ببینێت چۆن نایەتەوە لایەن بێ؟ ئێستا من چۆن باوەڕ بە تۆ بکەم کوڕم؟ باوکە، پێش ئەو هەموو ساڵە ئەوەی من بە تۆم وت، ئێستا من چۆن بە کوڕەکەی خۆم دووبارە بیڵێمەوە؟ هەڵەت کرد عومەر. من ئاوا تۆم پەروەردە نەکرد بوو. ئێستا من چۆن جارێکی تر بۆ کوڕی خۆم بڵێمەوە؟ تۆ ڕۆی من ڕەش کرد عومەر. لەو ڕۆژەی هەستم پێدەکرد زیاتر منت شەرمەزار کرد عومەر. وا مەڵێ باوکە. ئەو ڕۆژەی ڕۆیشتی گیانم چەند ئازاری خوارد. ئێستا زۆر زیاترە عومەر. وا مەڵێ باوکە. نایڵێم کوڕم، ناتوانم بیڵێم. بەڵکو تۆ بیتەوە سەرخۆت، چونکە من ناتوانم جارێکی تر کوڕەکەم ڕەتکەمەوە. ئێستا لێم تێگەیشتی عومەر. تێگەیشتم باوکە. بۆیە ناتوانم باوەڕت پێ بکەم. تۆ عومەر نی. تۆ کوڕی من نیت. لە من تێگەیشتی؟ تێگەیشتم. مامۆم دەست.